نهێنی سەردانی شاسوار عەبدولواحید بۆ تورکیا چییە؟ ئایانەوەی نوێ پرسی کابینەی دەیەم یەکلایی دەکاتەوە؟ لە یەک کاتدا هەم سەرۆکی حکوومەت و هەم سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ ڕۆژی سێشەممە گەیشتنە ئەنقەرە دوو سەردانی جیاواز و یەک ئەجێندای هاوبەش کە پرسی پێکێنانی بەپەلەی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمە هەردووکیانی گەیاندە تورکیا. سەردانەکەی سەرۆکی گەورەترین پارتی ئۆپۆزیسیۆن کاردانەوەی جیاواز و فراوانی لێکەوتەوە بە جۆرەیەک بەشێک لە لایەنگرانی با سەردانێکی مێژووی و بەشێک لە دژبەرانی و بەتایبەت لایەنگرانی یەکێتی نیشتمانی بە خیانەتی نیشتمانی وەسفی دەکەن. میدیاکانی جوڵانەوەکە دەڵێن شاسوار عەبدولواحید بۆ تاوتوێکردنی کۆمەڵێک پرسی تایبەت و هەنووکەیی چۆتە ئەنقەرە، بەڵام زانیاریە تایبەتەکانی تیوار نیوز ئەوە پشتڕاست دەکەنەوە کە سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ بەنیازی سەردانیکردنی دووبەی بووە بۆ هەندێک کاری بازرگانی، بەڵام دوجار و بەپەلا لەسەر داوای تورکەکان چۆتە وڵاتی تورکیا و سەردانەکەی دووبەی دواخستووە. تیوارەوەی زانیوە کە هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا داوای لە شاسوار عەبدولواحید کردووە لە پرسی پێکێنانی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێم هاواهەنگ بێت بەڕەچاوکردنی هەستیاری دۆخی ناوچەکە و خێرایی گۆڕانی هاوکێشە سیاسیەکان، بەڵام هێشتا شاسوار عەبدولواحید دوو دڵە و پێی وایە یەکلایی بوونەوەی بە بەشداری لە حکوومەتێکدا کە ببێتە جێگرەوەی سەرەتایی یەکێتی ئەنجامەکەی باش نابێت. دوێنێ نیوەڕۆ لە شاری ئەنقەرە هەر یەکە لە مەسرور بارزانی و شاسوار عەبدولواحید یەکیان بینیوە و لە دانیشتنێکی دووقۆڵیدا ئەجێندای سەردانەکەیان تاوتوێ کردووە. ماوەی زیاتر لە مانگێکە وەفدی هەردوو پارتی زۆرینە یەکێتی نیشتمانی و پارتی دیموکرات سەرقاڵی کۆبوونەوە و ڕاگۆڕینەوەن، بەڵام نە پارتی مل بە داواکاریەکانی یەکێتی دەدات و نە یەکێتیش دەهێڵێت نیسابی پێکێنانی کابینەکە تەواو ببێت. بۆیان ڕێگای سێیەم تەنها دەچێتەوە گوندی ئەڵمانی و لای شاسوار عەبدولواحید، بەتایبەتتر کە پارتەکانی تر هەر زوو بێبەریبوونی خۆیان لەم پرسە ڕاگەیاندبوو. ئەگەر سەرۆکینەوەی نوێ بە داواکاری تورکەکان ڕازی بێت، ئەوە لە ماوەی کەمتر لە یەک مانگدا حکوومەتێکی بنکە فراوان بە بەشداری پارتی و نەوەی نوێ و دواتر یەکێتی دروست دەبێت. پلانەکە ئەوەیە سەرەتا پارتی و نەوەی نوێ کابینەکە پێک بهێن و پۆستە بەتاڵەکانی یەکێتی بهێڵنەوە تا ئەو کاتەی تیمی و حیزبە خۆیان یەکلایی دەکەنەوە، هەروەک چۆن پارتی و گۆڕان لە کابینەی پێشوودا وەهایان کرد. لەگەڵ هەموو بژاردەکان نەوەی نوێ ترسی لە بەشداری حکوومەتدا هەیە و پێی وایە ئەو دەنگانەی هێناویانە دەنگی ناڕازی بوون و تووڕەی خەڵکە، هەر بۆیە بەشداریکردنی لە حکوومەت خۆکوژی سیاسیە، بەڵام لەوەی ئەمڕایە تا ئەو کاتە بڕبکات کە سەرۆکەکەی لەژێر گوشاردا نەبێت. کاتێک گوشار و داواکاری هات ئیدی هاوکێشەکان بە ئاراستەی پێچەوانەدا بگۆڕێ.